ئێمە وەکو گروپی هونەری کوردستان ئەم پێشانگایەمان کردوتەوە هەروەهاکردنەوەی گروپەکەشمان بوو ئاماجی ئەم پێشانگایە دەستکردنی کۆمەڵێک گەنجە کە لەم پێشانگایە بەشدارن بۆی بتوانن هێز و توانای خۆیان لەو بوارەیە بتوانن بیخەنە ڕوو ئەو ئارەزوی هەیەە بتوانن بە تابلۆکانی بیشتری بینەری بن. تابلۆکانی من زیاتر ئافرەتە. ئەم شەڕەوانەشم کردووە کە باسی ئێستای کاتی ئێستای ڕۆژئاوا ئەکا وەکو پشگیریەک بۆ ڕۆژئاوا من حەزم کرد بۆ تابلۆیە گزارش لە شەڕەوانەکان بکەم کە بڵێن کە ئەم تابلۆیم دروست کردووە دوو دیوی هەیە باسی ئافرەتەکە دوو دوی هەیە دویەکیان کە میهرەبانە و دایکە و حەنونە و بڵێن نەرمونیانە ڕووەکەی کەشی کە بەهێزە. لەماوەی هەردوو ساڵی ڕابردوو پەیمانگەی تەکنیکی سۆران لە ڕووی ژێرخان و سەرخان پێشکەوتنی بەخۆ ئەمڕۆ لە پەیمانگای تەکنیکی سۆرانی کە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرە کۆمەڵی قوتابی دەردەچن کە نزیکەی 420 قوتابیە لە بەشە جیاجیەکانی کارگێڕی و پزیشکی و تەکنۆلۆژی ئەم قوتابیانە بەڕاستی دەبنە کۆڵگەیەک بۆ داهاتووی کوردستان بۆ بەرەو پێشبردن و بۆ پێشکەوتنی کوردستان. بەشداری ئاهەنگی دەرچوونی هەر پەیمانگایەک دەکەین ڕوبەڕووی پرسیارێک دەبینەوە ویشەوەیەکە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونە زۆر خۆم بەخۆشحاڵەزانم و لێرە ئەمەوێتن سوپاسیەکە بەیەکەی مامۆستایان بکەم و دایک باش خۆشەویستم کە هاندەرم بوون هەمیشە تاوەکو سەرکەوتن بەدەست بێنمە تاوەکو دەرچوونم. بەشداری ئاهەنگی دەرچوونی هەر پەیمانگایەک دەکەین ڕوبەڕووی پرسیارێک دەبینەوە واللهی خەڵک بە زۆری حەزەکەش کوالیتی شتەکەی باش بێ و هەرزانیش بێ لە ڕاستیە ئەڵێ شتێکی چاک و هەرزانم بەرێ ئیتر ئەو شتانی لە بازاڕە هەیە تقریبەن بڵێم زۆر خراپ نین هەرزانەکەشی باشە بەسی تر ئەگەرەک و کوالیتی بێ زۆر زۆر باشترە یعنی. هەنێ نەخۆشمانەیە لەلایەن دکتۆریە بۆ لامان دەرەجیان پێ دەرەجەی پریسکریپشنەکەیان پێ ئەم وەلای ئێمە پێڵی تارێکمان بۆڵ بژێ لە شێوازی تاڕمان بۆڵ بژێر و لێرەی خۆمان دروستکردنەکەی خی ناستوی خۆمان هەنێ نەخۆشیشمان هەیە و لێرە فەحسمان هەیە ئەو جیازەشمان بۆ جیازێکی زۆر پێشکەوتووە لێرە توانین فەحسی بۆ بکەین توانین عینەکیشی بۆ بنووسین. Hoş geldin. Ne? En savaş.